بەنسبەت کێشەیمە ئەمە تاکو ئێستا لە گوندیمە قوتابخانەمان لە پۆلی یەکی ڕاتا پۆلی 12 علمی لێ بووە. زۆر سپاس حکوومەتی دەکەین تا ئێستا و مەکتەبەمان هەبووە بەڕاستی منداڵەکانمان لێرە خوێندنیان تەواو کردی ڕۆشتینە بۆ کولیە. ئێستاش ئەو ساڵ مەکتەبی 7 تا 12 داخرایە. ئەمە وەکو خەڵکی گوندی و باوکی قوتابیەکان داوا لە حکوومەتی هەرێمەکەین، داوا لە وەزارەت پەروەردەکەین، داوا لە پەروەردەی چۆمانەکەین کەوا قوتابخانەکەمان بۆ بجێڕیتەوە. بۆ ئەوەی چەند معاناتێکمان هەیە. یەکەم ڕێگایەکەمان سەختە لۆ تەڵەبەی کاچووی قەسرێ بکات. زستانە بەڕاستی سەختە لۆ مەترسی ژیانیان لەسەرە. دووەم داخستنی قوتابخانە ئەبیتە هۆکارێک لۆ چۆلبوونی گوندی. سێەم تەئسیرات لەسەر قوتابخانەی سەرەتایی شەکات. لەبەرەوەی خەڵکێک کە لێرە منداڵی هەیە لە پۆلی لە دواناوەندی بار دەکات حتمما منداڵی لە پۆلی سەرەتایی شەیە ئەو تەئسیراتی هەیە و مەکتەبەکە چۆل دەبی گوندەکە چۆل دەبی. ئەوە هۆکارەکانن. زۆر ماڵ هەیە بەهۆی ئەوەی کە مەکتەبی لێنیە بارەکا لەو گوندی ئەڕواتە خوارێ. جا هیوادارین لانی پۆدار خەمەکمان لێ بخوا بەدەم داواکاریمانەوە بێت و پۆلی 12 ئامادەی بین تۆ وەڵزێ و کە لە ساڵی 1945ەوە ئێرە مەکتەبی لێ بووە. پێشان دەیانگۆ کە ئەگەر هەر شوێنێک دوو ماڵبی ماڵی سێم مەکتەبە، بەڵام ئێستا لە قسەکانی خۆیان پەشیمان بووینەوە. ئێستا ئێرە چل ماڵە لە پۆلی دواناوەندی بەشی عیلمی ئەو ساڵ 14 تەلەبەمان هەبووە. 14 تەلەبەمان هەبووە، بەڵام بە هۆکاری وەی کە عەلەساس تێگەیشتی تەلەبە کەم بووە. لۆیە هەندێک سەف هەبووە لەوانەیە تەلەبە بووبی سەف هەیە لەوانەیە نەمابووبی بەو هۆکارەی مەکتەبەکەیان داخست. وەڵا گرفتی ئێمە مەکتەب ناداخرای دواناوەندی گرفتەکەش زیاتر ڕێگەی هاتچۆمان نەخۆشە زستانان هەر مەسرف گرانیشە لەسەر با و داچی تەڵەبەکان لێرە مەکتەب بڕواتە قەسێ. مەکتەب کێشەمان نەبووە، ئیدارەمان هەبووە، مامەستامان هەبووە، تقریبی 14-15 تەڵەبەمان هەنا. گوندا هەیە بە 5 تەڵەبە بە 7 تەڵەبە بەنەوە تەڵەبە دانەخرایە. بەرداواکارین لەمە کە ئەو مەکتەبەمان لێ بکرێتەوە. گرفتەکی دیکەشەوەیە کاک خەڵک ناچارە لە گوندی بڕوە کە بەڕاستیەوە شتەشی زۆر خراپە. هەرچەندە تا ئێستا بەرەو چۆلاچوونە، بەڵام زیاتر بەرەو چۆل بوونەچن.